وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أما بعد، برابر رزكان باشترين كلامي خواي پروردگارك لقرآن پیروز أي فرمي وباشترين ريباز محمد مختار صلى الله عليه وسلم وباشترين ريباز أويك شوني أو ريبازة بكوين. باشترين شت أويك شوني أو ريبازة بكوين، وهر كاتيكش لادان یا لاماندا لەو ڕێبازە خوا پەنامان بدا هەر لادانێک لەو ڕێبازە گومڕایی و سەرلێشێوانە و خوا پەنامانیش بدا ئەگەر تۆبەی لێ نەکەین خوای تەعالی عوقوبەی ئاگری جەهەنەممان لەسەری ئەدا. خوشک و برابە ڕێزەکانم بیسەرانی خۆشەویست، لە حەڵقەیەکی تریان ئەتوانی بڵێ حەڵقەی چوارەم لە حەڵقەکانی لە باسەکانی ڕاستکردنەوەی چەمکەکان دەینەوە خزمەتی بەڕێستان و خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لە خزمەتتانە ئەم باسە تەکمیلە بکەین ئینشاء الله تعالی کە بەڕاستی گرنگە، بەڕاستی هەستیارە، باسێکی یعنی ئەتوانی بڵێ واقعیە، باسێکە لەگەڵ ظروفی ئێستا زۆر گونجاوە و حەقا ئێمە زۆر بە گرنگی زۆر بە مهمی بزانین تاوەکو ئینشاء الله تعالی خوای گەورەی یارمەتیمان بدا ڕێگای وێڵ نەکەین، ڕێگامان لێ گوم نەبێ. باسی خەتەری بیدعەمان کرد لە حەڵقەی پێشووە و ئەمڕۆ ئەچینە سەر ئەوەی کە ئایا حکم بیدعەکار، یعنی ئەو کەسەی کە بیدعەچی و بیدعەکارە لە لای خوای پەروەردگار حکمەکەی چۆنە؟ طبعا بیدعەچی زۆر تاوانبارە و چەند داهێنراوەکەشی بیدعەکەشی گەورەتر بێ ئەوەندە تاوانەکەشی گەورەترە بێ. حاڵی بیدعەکار لە دنیاە و لە دوا ڕۆژە بەم شێوەی ئەبێ کە ئێستا ئینشاء الله عەرزتانێ ئەکەین کردەوەی لێوەرناگیرێ. یەکەم ئەبێ بزانین کردەوەی لێوەرناگیرێ، لەبەرەوەی خوای تەعالی ئەفەرمێ یعنی ئەو کەسەی کە بیدعەکار بێ و بیدعەچی بێ کردەوەکانی وەرناگیرێ لەلایەن خوای تەعالیەوە. خوای تەعالی ئەفەرمێ لە قورئانە لە سوورەتی کەهفە ئەفەرمێ قل هل ننبئكم بالأخسرين أعمالا قل هل ننبئكم بالأخسرين أعمالا. ئەی پێغەمبەری خوا پێیان بڵێ ئایا هەواڵی ئەو کەسانەتان پێ بدەین کە کردەوەیان زۆرە بەڵام يعني کردەوەکانیان لێ وەرناگیرێت، کردەوەکانیان وەرناگیرێت لەلایەن خوای تەعالیەوە. الذين ضل سعيهم، ئەوانەی کە هەوڵ و کۆششیان لە ژیانی دنیاە هەموو بەزایە چووە. ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا. لە کاتێکە کە ئەوان وایان ئەزانی شتێکی چاکیان کردووە، شتێکی باشیان کردووە، بەڵام خوای تەعالی کردەوەکانیانی هەموو بەبایەدا لەبەر ئەوەی کردەوەکانیان بە پێی شەریعەتەکەی خوای پەروەردگار نەبوو، بە پێی بنەماکانی ئاینی خوای پەروەردگار دا نەمەزرا بوو، دا نەڕێژرا بوو، بۆیە خوای تەعالی بەبایە ئەدا هەمووی. لە فەرمودەکەی دایکە عایشەیە کە لە حەڵقەی پێشووشە ئاماژەمان پێکرد، پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو الرد، يعني ورناگیرێت، فهو الرد يعني ورناگیرێت، يعني کردەوەکانی لێ وەرناگیرێت ئەو کەسە. طبعا حديثەکە لە بوخاری و لە مسلمیشە هاتووە. دووهەم خوای گەورە دەرگاکانی پەشیمانی، یعنی پەشیمان بوونەوە بەڕووی کەسی بیدعەچیە دادەخات، تا واز لە بیدعەکەی نەهێنێ
وپەشیمان نەبێتەوە. لە فەرمودەیەکی ئیبن عەباس و طبعا کەسانی ترش هاتووە خوای گەورە لە هەموو ئەصحابەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم رازي بێ كوا رسول الله فرمويتي صلى الله عليه وسلم إن الله حجبت التوبة يعني إن الله حجب التوبة عن كل صاحب بدعة حتى يدع بدعته. أما لسنن الترمذي وابن ماجه وهروها إمام الطبراني وابن أبي حاتم أيرنوا وحديثكش بهمو ريغاكاني كهاتو بهمو أو طريقاني كهاتو أبيت حديثك والله أعلم صحيح يعني أبيت حديثك صحيح. حديثك معنى أويك بالراسي خواهي قورة درقاكاني پشیمانی داخستوها لسر همو أو كسانيك بدعكارن وبدعيان دامزراندوها تاوازي لينهينيو نقريتوا حتى يدع بدعته حتى وازي لينهيني. سيم هات نسر حوزي كوسري بيغمر صلى الله عليه وسلم لبدعكار قد غكراوا يعني بدعكار للروج قيامتا نايلن ملائكة كان نايلن بيتسر حوزي بيغمر صلى الله عليه وسلم لحوضي بيغمري خواب خواتوا ولت كاكردن وشفاعتي بيغمر صلى الله عليه وسلم محرومة خوابنا من دا. لحديثك عبد الله كري مسعود هاتوا خوي للرازي به بيغمر فرموي صلى الله عليه وسلم طبعا لبخارية ولا مسلمة حديثك هاتوا أنا فرطكم على الحوض ولا يرفعن رجال منكم ثم ليختلجن دوني في غمر أفرمي صلى الله عليه وسلم فأقول يا رب أصحابي فيقال إنك لا تدري ما أحدثوا بعدك. يا سبحان الله. خوي تعالى بنامان دا في غمر صلى الله عليه وسلم أفرمي أنا فرطتكم على الحوض يعني من بيشي هموت أنا كون بسر حوزك حوزي كوسر ما بس في غمر صلى الله عليه وسلم حوزي كوسر أو حوضيك لروجي قيامتها لكاتي محاسبة كردنا خوي تعالى ترخاني كردوا بمسلمانان بانتايكي ودريجيكي بقدر مانقريك الريبكي أوندا بانا أونداش دريجة ويعني واتا چوار گوشية و بقدر بأندازي استيركاني آسمان پرداخي لسردان راوة بأو كساني كأهلي يعني شون كوتو راستقيني في غمر صلى الله عليه وسلم لا آوي بهشتوا آوي دتناو لا آوي بهشتوا أو دتنا أحوزي في غمر صلى الله عليه وسلم جهر كسيك لي بخواتوا كآوكي لا شير سبيترا ولا هنگوين شيرين ترا هر كسي لي بخواتوا اترتينوي نابي تا أچتا بهشتوا في غمر فرمي صلى الله عليه وسلم من بيشي هموتانا كون بو سر حوزك وكسان يك دين أو روجا دين بو سر حوزك بلام تماشا كم ملائكة كان تيان برابنو يعني ايان قرين ندواوا منيش أليم خوايا جان أوانا هاوريكاني من بون أوانا أمتي من بون في غمر فرمي صلى الله عليه وسلم أوانش يعني لولام دا ولام أدنوا كتو نازاني أمانة لباشي تو چیان کرد يعني چنێ داهێنانیان کرد و دینیان گۆڕی و بنەماکانی ئاینیان گۆڕی. هەروەها تاوانی هەموو ئەو کەسەی کە ئەو گومڕای ئەکا لەگەڵ خۆیان يعني بیدعکار و ئەو کەسەشی کە ئەو گومڕای ئەکا تاوانی هەر هەمویان ئەکەوێتە ئەستۆی ئەو بێ ئەوەی لە تاوانی ئەوانیش کەم ببێتەوە کە شوێنی ئەو کەوتون. خوای تعالى لقرآن بيروز أفرمي ليحملوا أوزارهم كاملة يوم القيامة ومن أوزار الذين يضلونهم بغير علم ألا ساء ما يزرون. أو أنا دبي للرجي قيامته كولي جناح تاواني خوان بتواوي هلقرن هروها جناحي أوانشي كجمرايان كردون ببيع علم وببيع زانياري جاء قدار بن شن خراب ناشرين أو بار هلقرتنا چەند ناشرینە کە ئەوان هەڵیان گرتووە خوای گەورە پەنامان بدا. هەروەها لە فەرمودەکەی جەریری کوڕی عەبدوڵڵای هاتووە خوای گەورە لێی ڕازی بێ ئەفەرمێ من سن في الإسلام سنة سيئة طبعا حديثك بشيكي تريشي هي من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة.
يعني هر کەسێک لە ئیسلامە ئەگەر چاکەیەک بکات سنەتێک يعني ڕێبازێک دا بمەزرێنێ لەسەر بنەماکان موافقی بنەماکانی ئاینی ئیسلام بێ ئەوە ئەجری دەسەکەوێ و پاداشتی دەسەکەوێ و پاداشتی ئەو کەسانشی کە شوێنی ئەو ئەکەون لەسەر ئەو کارە لەسەر ئەو شتە چاکە لەسەر ئەو ڕێبازە باشە کە مخالف نییە لەگەڵ ڕێبازەکانی ئیسلامە لەگەڵ قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەمان کاتیشە هەر لە حەدیثەکە هاتووە ومن سن في الإسلام سنة سيئة هەر کەسێک لە ئیسلامە ئەگەر ڕێبازێک دابهێنێت کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ئەوە هەر کەسێ عملی پێ بکە طبعا تاوانی خۆی و تاوانی ئەو کەسانەشی کە كتب عليه مثل وزر من عمل بها ولا ينقص من أوزارهم شيء بأوي لأجر أوانا لتاواني أوانش كم بيتوا كشويني أكون أم تاواني خوي تاواني أوانش هلاقري خافنا من ده أما طبعا صحيح مسلم هاتوا حديثا ولفرمدك أبو هريرة شهاتوا خويل الرازي بك أبو هريرة فرمي من دعا إلى الضلالة كان عليه من الإثم مثل آثام من تبعه ولا ينقص ذلك من آثامهم شيء هر کەسێ بانگی خەڵکی بکا بۆ گومڕایی تاوانی خۆی و تاوانی ئەوانەشی کە شوێنی ئەکەون لەو ڕێگا گومڕاییە هەڵ ئەگرێ و بێ ئەوەی لە تاوانی ئەوانش کەم بێتە یعنی ئەوانیش هەر لەو تاوانەی لە تاوانی کارەکانی خۆیانە بەشدارن هەروەها پێنجەم بدعەتی طبعا بەری لعنەتی خوای پەروەردگار كوتوها لبروي في غمري خوا صلى الله عليه وسلم لحديثك أنس أفرمي من أحدث فيها يعني لو مدينة أو آوى محدثا فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين هر كسي لمدينة في غمرة صلى الله عليه وسلم ربازي كداهن راو دابهيني ڕابازێک کە پێچەوانەی پێغەمبەر بێ کارێک کردەوەیەک گفتارێک کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم دابهێنێ ئەوە نەفرەتی خوا و نەفرەتی مەلائیکەکانی خوا و هەموو خەڵکی لەسەر ئەبێ خوای گەورە پەناماندا بیدعچی بەردەوام لە خوای گەورەوە دوور ئەبێتەوە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکە ئەبو سعیدە ئەفەرمێ دەربارەی خەواریج کە ئەوانش ڕێبازێکیان داهێنا مخالفە و پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر فەرمێ يمرقون من الدين مروق السهم من الرمية لا يرجعون حتى يرتد على فوقه پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوانە يعني قصدی پێغەمبەر لەیرە خەواریجەکانە ئەوانەی کە لایەندا لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕێبازێکی تریان داهێنا ئەوانە لە دین دەرئەچن وەکو چۆن تیر لە کەوانەکەی دەرئەچێ هەروەها ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێت دەفەرمێ من كان ما كان رجل على رأي من البدعة فتركه إلا إلى ما هو شر منه إمام علي أفرمي هيج كسيكاتيك الربازيك يعني رأيك يعني بوچونيكي بيچواني بنما كان أصل إسلام بنما كان عقيدة عبادة أخلاق إسلام دا هنا به يعني هر كسي دا هنا به سبحان الله يبيني تو يعني لو الربازي خوي پشیمان آساني پشیمان نابێتەوە إلا بۆ الربازيك لەوە خراوتر خوا پەنامان بدە کەوابوو مەسئلەکان ئاسان نین کەوابوو مەوزوعێکی ئاسان نییە و ئینسانی مسلمان ئەبێ زۆر بەوردی تەماشای ئەم مەوزوعە بکە یعنی مەسئلەی بیدعە مەسئلەیەکی زۆر خەتەرە مەسئلەی بیدعە مەسئلەیەکی زۆر خەتەرە بۆیە تەماشاکەی پێشینان و سەلەفی ئەم ئومەتە زۆر بە توندی يعني معاملەیان لەگەڵ بیدعەکارە کردووە ئەوەی کە ڕێبازێکی تر دابهێنێ پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە وتمان لە بنەماکانە ئێمە وتمان لە ئەسڵەکانە نەک لە مەسائلە خلافیەکانە نەک لەو شتە وردانەی کە خوای تەعالی خۆی مەجالی داوە کە خلافی تا دروست ببێ
لەبەر چی خوای پەروەردگار مەجالی داوە لەبەر ئەوەی مسلمانان ئیجتیهاد و کۆشش بکەن تا ئەجر و پاداشتیان دەستکەوێ بۆ ئەوەی بگەن بە حەق ئەگەر نەشگەن بە حەق هەر ئەجری ئەویان دەسەکەوێت یعنی ئەگەر نەگەن بە حەقیقەتەکە هەر ئەجر و پاداشتی ئەویان دەسەکەوێت کە ئەوان کۆششیان کردو بگەن بە حەقەکە و ئەگەر نەشگەن هیچ زەرەرێکیان پێ ناگەێنێت چونکە ئەوە لە شتە ئەسڵەکانە نییە لە بنەما سەرەکیەکانە نییە ینی لە بنەما سەرەکیەکانی عەقیدە و عیبادەت و ئەخلاقان نییە بەڵکو لە شتێکی لاوەکیایە کە ئەساسیات نییە و تەئسیرێکی زۆر لە ئاینی پیرۆزی ئیسلام ناکە بۆیە مەسەلەکە بۆتە مەسائلێکی خلافی و عولەماتیایە خلافن وەکو باسمان کرد مەسئلەی وا هەیە دوو ڕەئی لەسەرە هەیە سێ هەیە چوار هەیە پێنج حتا تەنانەت مەسئلەی وامان هەیە ینی 20 عولەما زانایانمان 20 ڕەیانتیا دروست بووە لەسەری بەڵام هیچیشی ئەوانە تەئسیری نەکردووە لەسەر ئەوەی کەوا ئەوان ئەو زانایانە یەکتری بە کافر بزانن یەکتری بە مبتەدیع بزانن پشت لە یەکتری هەڵبکەن لەبەرەوەی ئەزانیانە ئەم مەسەلەیەکی لاوەکیە و مەجالی تایە لەلایەن خوای پەروەردگارەوە کە یعنی کە قسەی تیا بکرێ یان ئیجتیهادی تیا بکرێ جا هەڵوێستی پێشینان سەلەفی ئەم ئومەتە زۆر تند بووە بەرامبەر بەو کەسانەی کە یعنی کە بدعەکار بوون کە لە ڕێبازی ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لایەن داوە یعنی تەماشاکەی مەسەلەن بۆ منە عەبدوڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێ دەربارەی ئەو کەسانەی کە قەدەری بوون واتە نکۆڵیان لە نکۆڵی قەدەریان ئەکرد طبعا قەدەریەکان ئەوانەی کە بەو کەسانە وترێت کە ئینکاری قەدەریان کردو لەبەرەوە عولەمان هێناوە قەدەریە وەکو عوقوبەیەک بۆ ئەوان ئینکاری قەدەریان کردو بەڵام ئەوان پیانەوتون قەدەریەکان جا ئیمامی ابن عمر خوای لە ڕازی بێ لە خۆی و لە باوکی یعنی کوڕی خەطاب عومەر سەحابەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی عومەر ئەفەرمێ إذا لقيت أولئك يعني أو طبعا كهوالكان بو هنا ككمالك هي لباري قدر وعلن يا إنكاري قدر كان فرمي إذا لقيت أولئك فأخبرهم أن ابن عمر منهم بريء وهم منه براء سيجار أمي دوبارة كردوا فرموي أجر قشتي بوانا بيان بليك ابن عمر لوان بريئة وأوانش لابن عمر بريء طبعا أمل صحيح مسلمة هاتوا و ئەمەش ئەوە ئەگەێنێ کە ئیبن عومەر زۆر تند بووە بەرامبەریان چونکە ئەوان ڕێبازێکی تریان داهێناوە کە سەیرەکەی ها بنەمایەک لە بنەماکانی عەقیدەی لەناو بردووە کە چییە کە مەسئلەی قەدەرە تەماشاکە تەماشای یعنی پێشینان کە سەلەف کە ها تەماشای هەڵوێستی سەلەف بکەی بۆ دەرەکەوێ یعنی کە مەوزوعی بدعا چییە و ئەوان چی جیاوازیەکیان پێ حرام بووە یعنی چی جیاوازیەک قەت نابینی ئەبوو حەنیفە یان مەسەلەن ئەبوو حەنیفە تند بێ بەرامبەر بەو کەسانەی کە ئەڵێن دەستنوێژ لە ئافرەت ئەشکێ یعنی بۆچی تون نییە لەبەر ئەوەی سەیری کردو سەحابە لە ناویەکە کۆمەڵێکیان وتوانە دەستنوێژ لە ئافرەت ئەشکێ کۆمەڵێکیان وتوانە دەستنوێژ لە دەستپێوەدانی ئافرەت ناشکێ یعنی ئەم خلافە هەر لە سەحابەوە هاتووە تا ئەمڕۆی خۆمان قەت لەسەر ئەمە ناکرێت تو خلاف دروستکەی و یەکتری بە بیدعەتی بزانی ئەمە شتێک نییە یعنی کە ئێمە تازە دامان هێنابێ مە هەر سەلەف وابوون یعنی سەلەف قەت تون نەبوون لە مەسائلەکانە کە مەجالی خلافی تایە کە مەسەلە فەرعیەکانە بەڵام لە بنەما ئەسڵیەکانە توند بوون کە وەکو ئەوە ئەبینین کە ئیبن عومەر بەرامبەر بەو کەسانەی کە ئینکاری قەدەرەکەن چەند توندە هەروەها عەبدوڵای کوڕی عەباس خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ لا تجالس أهل الأهواء فإن مجالستهم ممرضة للقلب ئەفەرمێ لەگەڵ ئەهلی ئەهوا دا منشە چونکە دانشتن لەگەڵ ئەهلی ئەهوا ئەوانی کە شوێنی ئارەزووی خۆیان کەوتون و لە خۆیانەوە بەڕەئی خۆیان و بۆ بۆچوونی خۆیان ئەڕوان ندین و لە ڕێبازی پێغەمبەر لایەن داوە صلی الله عليه وسلم دا منشە لەگەڵیان چونکە دانشتن لەگەڵ ئەوانە دڵان نەخۆش ئەخا دڵان نەخۆش ئەخا تەماشاکە ئیخۆ طبعا ئەگەر بڵێ یعنی ابن عباس لێرە مەبەستی شتە ئینەکانی شەوەکو شتە وردەکان بۆ نمونەوەکو دەزنێت لە ئافرەت ئەشکێ یا ناشکێ شتە خلافیەکان خۆ ابن عباس ڕەئی وا بۆ کە دەزنێت لە ئافرەت ناشکێ و لە مقابلیش ابن مەسعود ڕەئی وا بۆ دەزنێت لە ئافرەت ئەشکێ لە دەست پێوەدانی ئافرەت ئەشکێ بەڵام هەرگیز ابن عباس ڕۆژێ لە ڕۆژان نەیوتۆ لەگەڵ ابن مەسعود دامەنشن چونکە ئەمە مەسئلەیەکی خلافی بچووکە بەڵام لەیلا ابن عباس مەبەستی خەواریجە مەبەستی ئەوانەیە کە لە ڕێبازی پێغەمبەر قەدەریەکان ئەوانن کە یعنی کە بنەما سەرەکیەکانی عەقیدەیان لەق کردووە و
دانشتون لە خۆیانەوە بە ئارەزوی خۆیان بە ویستی خۆیان ڕێبازێکیان دەهێناوە مخالف ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەروەها فوزەیلی کوڕی عیاض کە ئەوی شێکێک بووە لە پیاوچاکان و لە سەلەف ئەفەرمێ صاحب بدعة لا تأمنه على دينك ولا تشاوره في أمرك ولا تجلس إليه ومن جلس إلى صاحب بدعة أورثه الله العمى. يعني تماشا كتوندي أمان برامر يعني خوارج برامر بمعتزلة برامر تماشا برامر بالشيعة برامر بأواني كبنمايك لبنماكاني عقيديان قوري وچەندتوندن ئەفەرمێ صاحبی بدعة و خاوەن بدعة لەگەڵیاندا منشەوە تأمین هیچ تأمین مەبە لە دینەکەت کاتێ لەگەڵیاندا ئەنشی مشاوەرەی پێمەکە لە کاروبارەکان تا ڕاوێژی پێمەکە و لەگەڵیاندا منشە هەر کەسێ لەگەڵ خاوەن بدعەیەکە دانشی خۆی تەعالی کوێرەکە یانی واتە دڵی کوێرەکە و ئەتر حەقی لێتێک ئەچێ. هەروەها حەسەنی بەسری خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ ئەبە الله تبارك وتعالى أن يأذن لصاحب هوى بتوبة. يعني أو تألت يعني خوي تعالى رازينا بك خاون بدعة توبة بك چونك أوند تاوانكي جوري بهمان شيء. ومثلا عبد الله كري مبارك فرمي اللهم لا تجعل لصاحب بدعة عندي يدا فيحبه قلبي. خوي قد خاون بدعيك أوند چاكاكم بونكا كدلم خوشويسيكي تروسكايكي خوشويسي بو أو كابرايا هبي. يعني ما هموي تندية برامبر با أو كساني كأهل بدع بون ولا زماني أوانا هن بون يعني لا يندا ولا بنما سركي كاني إسلام زورة يعني أوي يعني كآرائي بيشينان لهمو چرخيك لچرخ كان آراء زورة بون منبا لو چرخانة تيبر كان برون چرخي كتر. يحيى كري أبي كثير رحمة خوالي بأفرماء إذا لقيت صاحب بدعة في طريق فخذ في طريق آخر. أجر خاون بدعية كذبيني للرقايك وهات تور رقايكي تربق نبر. هروها أبو قلابة أفرماء لا تجالسوا أهل الأهواء ولا تجادلوهم فإني لا آمن أن يغمسوكم في ضلالتهم أو يلبسوا عليكم ما كنتم تعرفون. يعني دائما شن لقل أهلي أهواء ومجادلة ومناقشة ودوبر دم قاليان لقل مكان چونك من تأمين نيم كتوشي قمرايا كان نبن ونغروت أنكن لقمراي خوانا ولا ضلالة قمرايا كان يانا وحقتان ليتيك بدن تماشاك. يعني أمانة هموي بلغن وإمام مالكي شفرمي لا ينكح أهل البدع ولا ينكح إليهم ولا يسلم عليهم. أفرميت يعني أهل بدعنا أن جنيان في أدري ونش جنيان لأخوازري و سلامشان اللي ناكري. أما طبعا همو بس لو كسانية بدعة قورة كان هي واتا يعني بدعة بمعنى أصليكي يعني كالأصليك لمبدأك لمبادئ كان إسلام لا بدن دیارە ئەمانە هەموو کات و شوێنی خۆیشی هەیە. یعنی ئیسا مەسەلەوەی کە ئەفەرمێ سەلامیان لێمەکە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم بۆ هیچ مسلمانێک حەڵاڵ نییە سەلام لە برای مسلمانی خۆی نەکا لە 3 ڕۆژ زیاتر. یعنی مەبەستی هەجری بکا قسەی لەگەڵانەکە. دیارە ئەمە پێویستی بە تێڕوانین هەیە. مالک لەوێ بۆ وای وتووە لە حاڵەتێکی تایبەتیە ئەگینا تۆ ئەگەر سەلامیان لێ نەکەی و مناقشیان لەگەڵانەکەی چۆن ئەتوانیت یعنی حەقەکانیان بۆ ڕوونکەیتەوە. ئەوەنی ئیبن عەباس ئەچێ وەلای خەوارجەکان و مناقشیان لەگەڵاکەوانە و کاتە 6,000 کەس بوون دژی ئیمامی عەلی ڕاوەستا بوون بە مناقشە و بە مجادلە قەناعەتی پێکردن 2,000 هەر لەو شوێنە پەشیمان بوویەوە. یعنی ئەم معنایە ئەوە ناگەێنێ هەموو کاتێ تۆ ئەهلی بیدع پشتیان تی هەڵکەی و قسەیان لەگەڵانەکەی و سەلامیان لێ نەکەی دیارە تۆ ئەگەر سەلامت لە کەسێ نەکرد گوێشت لێ ناگرێ خۆشتیشی ناوێ. دیارە ئەمە بۆ حاڵەتێکی تایبەتیە و ئەبێت ئێمە شتەکان لە شوێن خۆیان دانین و نابێ هەروە بە توندی یعنی بۆ هەموو کەسێک کە تووشی بیدعەیەک بوو بێ بە توندی بڕوانین و مەجالی ئەوەی بۆ نەکەینەوە بواری ئەوەی بۆ نەڕەخسێنین کە تەوبە بکا و پەشیمان ببێتەوە. چونکە ئێمەش ئەرکی داوامان لەسەر شانە و ئەرکی بانگەوازمان لەسەر شانە و حتى خاون بدعەکان من وەڵێم ئەوانەی کە بدعەیان هەیە و لادانیان هەیە لەوانەیە لە هەموو کەسێ زیاتر پێویست
پێویست بکە زانایان نصیحەتیان کەن ئامۆژگاریان کەن بۆ ئەوەی کە ئەگەر ئەو سەرانە پەشیمان ببنەوە لەوانەیە تەئسیر بکات لە شوێنکەوتەکانیشیان و خەڵکێکی زۆرش لەگەڵیانە تەوبە بکە و پەشیمان بێتەوە سەر ڕێگای ڕاست. بۆیە ئەبێ ئاگامان لێ بێت لە فتوای سەلەف ئاگامان لێ بێت لە چی شوێنەکە وایان و تۆ لە چی شوێنەکە هینان کردو نابێتیش ئەمجا ئێمە فتوای سەلەف بین بەسەر ئایەتە و حەدیثە و تەعمیمی بکەین بەسەر بە هەموو حاڵەتەکان چونکە هەر لە کردەوەکانی سەلەفا جاری وا هەیە قسەی تر هەیە پێشەوانەی ئەوەیە کەوتوی هەنایانی مەسەن ئەوەی کەیسە باسم کرد مالک ئەڵێ سەلامیان لێمە کە دامنشە لەگەڵانە بەڵام ئیبن عەباس ئەچێ بۆ لایەن و قسەیشیان لەگەڵاکە و داشانشیە لەگەڵیانە و سەلامیشیان لێەکە. يعني ئەمە معنای ئەوە نییە کە ئیبن عەباس مخالف بوویان هەڵی کردوون. ئیبن عەباس بۆ نەسیحەت ئەچێ بۆ ئامۆژگاری ئەچێ مەبەست سەلەف لەوێ کاتی قسەیان لەگەڵا مەکەن و سەلامیان لێ مەکەن مەبەست ئەوەیە کە گوێ بۆ ڕەئیەکانیان نەگیرێ تەئسیر لە دڵت بکە زۆر یعنی وەکو بڵێ ئەگەر تۆ بە تایبەتی بۆ کەسانێک کە علمیان کەمە کە شارەزایان کەمە تێکەڵی خەڵکانێک نەکەن کە فێڵباز بن و زانا بن لە مەزهەبەکانی خۆیانە لە گومڕایەکانی خۆیانە زانا بن دوای تەئسیری تێکەن و دڵت تووشی نەخۆشیەکەن بەڵکو هەوڵ بدە تۆ علم پەیاکە بە علمەوە بڕۆ پێشەوە ئەگەر بە علمەوە ڕۆیشتە پێشەوە ئینشاء الله تۆ سەرکەوتوو ئەبی و ئەوانیش ناتوانن تەئسیرت تێ بکەن. دیارە هەم ئەمڕۆژ نەمانتوانی لەم حەڵقەشە نەمانتوانی بڕۆینە سەر پێناسەی بیدعە إن شاء الله تعالى مقدر نبي ل حلقي داهاتو بإذن خواهي پروردگار يكسر راستو خوچين سرباسي تعريفي بدعة للايان زانايان وزانايان چون بيناسي بدعيان كردوا وآية بدعة أو معنايانا أجينك استهندي كس براسي خوابنا من دا كورانا يعني أتواني بو معناها يعني ليكي بيقول كورانا بربونة ومسائل خلافية كانوا يكسر حكمي بدعة أدن بسر همو مسألة خلافية كمخالفي بوچون كاني أوان به بونمونا علين ذكر بدني برز بدعة مع العلم كذكر بدني برز بدعة نية يعني مسألة خلافية بونمونا علين سنتي فيش جمعة يعني حتى بو كسانيشي كناوينا سنتي قبلية أمان يكسر الله بدعة مع العلم أو مسألة خلافية حكم دان بو معناه ناڵێم ئەو شێ لەلایەن هەندێ لە پێشینانەوە بەکار نەهێنراوە بەڵام ئیسا ئیبن تەیمیە عفوا ئەبو حەنیفە رحمه الله ئیمامی ئەبو حەنیفە بە قنوتی بەیانیان ئەڵێ بیدعە قنوتی نوێژی بەیانیان کە بخوێنرێ کە لای شافعیەکان سنەتە هەموو بەیانیەک لە نوێژی بەیانیان لە ڕکاتی دووەما قنوت بخوێنرێ أو على بدعة بلان ما بست أو لو كلمة بدعة أو النية كل بدعة ضلالة وكل ضلالة في النار ما بست أو كبدعة يعني أمل في غمر صلى الله عليه وسلم بردوام نبو ولا سر كردني بردوام نبو ولا سر كردني أو قناعتي وبلغني ولا سر أو بلان بمقابل شافعي كانش بلغه هن ولا سروي كبي غمر بردوام ولا سر كردني ومسألة خلافية وتري ما هر كمان بلغ كان يعني بهيز زاني أتواني شويني بكوين بأوي مقابل تبديع بكين مقابل باب بدعة شي بزانين دا وكارم خوي جورب وخاطرنا وجوانا كان خوي موفق من كا توفيق من دا هداية من دا ومن بيبكا كبتوانين اوان دف ظلمان فراوان ب جيغاي حقي تاب بيتوا جيغاي اوانش تاب بيتوا كلغل ما جوازن لمسائل خلافيه كان لواني كفرعين تاو كبتوانين هموان بيكا بقين بحق بقين ب ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا ئەیانەوێ داواکارم خوای تەعالی بۆ خاتر ناوجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی دامەزراومان بکە و یارمەتیمان بدا بتوانین ئەم بابەتانە تا کۆتایی بەرین ئینشاء الله تعالی و ببێتە مای سوود و خێر و قازانج ئینشاء الله بۆ مسلمانان و خوای گەورەش لێمان ڕازی بێ سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.